هنرمند کاک ئەحمەد دەروێش کاک ئەحمەد جامایکەکە هەڵگرە و وەک تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی قوتابخانەکان قسە ناکەین، وەک دیمانە و دیدار و تەلەڤیزۆن قسەکەین. بۆیە ئومێدم وایە بە بەڵێ و نەخێر جواب نەدەیتەوە بێتە ناو وتوێژ و قسەکردنەوە. جۆ لە کێ بووە بەڵێ و نەخێرە؟ ئەمساڵتان زۆرە. جۆ لە کێ بوو؟ کاکە مەحمی بە برات. کاکە ئەحمەدجان، حەزەکەم بینەرانیش خەندە بێتە سەر لێوان پێ بکەنن، چونکە هەندێک لە گۆرانیەکان تراژیدیان خەم ئامێزن، هەندێکشان شادیهێنن. من ئەمەوێ هەمە ڕەنگ بێ بابەتی ئەم شەو. کاک ئەحمەدم نەدیوە تا ئێستا لە ڕوکوع و هەروەها سەری لە سوژدەیە بێ، کەسی خۆی ناوناوە ئەحمەد دەروێش. منیش ئەڵێم لێش، ینی بۆ سێم دەروێشە بۆ. وەڵڵاهی مامۆستاجان لەبەر ئەحمەد دەروێش بەخوا نوێژیشم کردووە و بەخوا ڕەمەزانیشم گرتووە و جارێکیش بەرمان ناوت. ڕەمەزانە گرتووە یا ڕۆژوو گرتووە؟ ڕەمەزان ناگیرێ، بەڵام ڕۆژ وەگیرێ. چونکە ڕەمەزان خۆی ڕابچێنە ساڵێک دێتۆ سەرت یەتەوە. جا من مام ڕەمەزانێک ئەناسم، هەرچەنە مام ڕەمەزان ئەو شتەمان هەیە بۆ کوێ شەڕی لەگەڵاکە مام ڕەمەزان گیان بەخوا بۆ فڵان شوێنە نابینایتەوە لەبەرەوە بە ڕۆژوو بوو. ئەمانە شەن کە بە ڕۆژم شەڕ بە ماڵ و مناڵ و بە دراو سێفرشن لە بابەتان لەسەر عەرەبانەکەی ئاوە ڕەمشا بۆی مام ڕەمەزان بۆ فڵاشەوی هەتا ڕەمەزان ڕائیش ناکە، تەڵاقی خواردووە توانای نییە.